قەرەداغ ئەو ناوچەی لە سەردەمی ڕژێمی پێشوودا لانکەی پێشمەرگە و حەوانەوەی کارکتەرە سیاسیە ناڕازیەکانی ڕژێمی بەعەز بوو. بەڵام دوای زیاتر لە 32 ساڵ حکومڕانی پارتی وێکێتی ئەم قەزایە بەدەست کەمی خزمەتگوزاریە سەرەتاییەکانەوە دەناڵێنێت. کەمی سەرچاوەی ئاوی خواردنەوە و بینای حکومی، خراپی و یەکسایدی ڕێگاکانی دەرەوەی شار و گوندەکان، هەروەها نەڕەخساندنی هەلی کار بۆ گەنجانی سنوورەکە لە گرنگترین کێشەکانی شارۆچکەکەن. داخلی ناو خەراخەبی دووسایدەکە لەوێ چەند وێنەیەک و ڕازانەوەیەکی سەر دیوارانە بکەن وەکو ئەوانەی سەهۆڵەکەی سلێمانی، دواتر بێن شۆستەکانمان هەمووی بۆیاقین بە ڕەنگێکی جوان وانە بۆ سیمای قەراخ کە زۆر خۆشەویستە لا ئێمە. فولکەیەکیشمان هەیە لە شوێنان ئەڵەن فولکەی فڵان شوێن گەڕانەوەیەکمان هەیە هەوڵێماندا فولکەیەکیشکەین. ئەمانە لە ڕێی شارەوانی و لە بەفیلتەری بەڕێز قایمقام و ئەمانە کراوە بە هەوڵی ئێمە ئینشاءالله پشت بەخوا داواکەین هەست کەسێکیش توانای هەیە و قەراخیە لێرا بێتە پێشەوە هاوکارمان بێت. نەبوونی سیمایەکی شارستانی و مۆدێرن بە دەواازەی شارەکە و نۆژەن نەکردنەوەی ڕێگەی ناوچە گەشتیارەکان بەشێکی دیکەیە لە داواکاریەکانی دانیشتوانی قەزای قەرەداغ و گەشتیارانی قۆپیەکانی شارۆچکەکە. بەڵێ کەمی بینا هەیە، زۆربەی فەرمانگەکانمان بەداخەوە لە بینای کرێدان لە قەرەداغ کە هیچ بینایەک تایبەت بەخوایان نییە. لەم ساڵانەی ئاخیردا هەوڵ دراکە کۆمەڵە بینا دروست کرێ بۆ فەرمانگەکان، بەڵام بەداخەوەم زروفەی هاو بەسەرا ئەویش وەستا لە ئێستادا زۆربیان بڕوا بکە هەنە فەرمانگە بە چوار فەرمانگە لە بینایەکدان. قایمقامی قەرەداغی هۆکاری کەمی خزمەتگوزاریەکان بۆ قەیرانی دارایی و کەمتەرخەمی حکوومەتی هەرێمی کوردستان دەگەڕێنێتەوە. هەموو ئەمانە پەیوەنی بە بودجەوە هەیە، پەیوەنی بە قەیرانی داراییەوە هەیە. ماوەی چەند ساڵی ڕابردوو بەندە کە لێرە لە حکوومەتی خۆجیایی پارێزگای سلێمانی لێرە وەکو قایمقام دەست بەکار بووم بەڕاستی لە قەیران نابووین. تا ئێستاش ئەو قەیرانە هەرماوە پرۆژەکان وەستاون لە پارێزگای سلێمانیە بە تایبەتی زیاتر ئەو پرۆژەکان، بۆیە قەرەداغ زۆر لەوە زیاتر ئەخوازەیە کە پرۆژەکانی بۆ ئەنجام بدەیت. ژمارەی دانیشتوانی قەزای قەرەداغ زیاتر لە 13500 کەس لە ناحەیەک و 86 گوند پێکاتووە و بەهۆی قیرتاونەکردن و خراپی ڕێگای بەشێکی زۆری گوندەکان ڕۆژانە ئاستەنگی بەرچاو بۆ دانیشتوانی ئەو گوندانە دروست دەبێت. بە مەبەستی چارەسەرکردنی کێشەی کەم ئاویش بەشێکی زۆری دانیشتوانی قەرەداغ بەنداوی خۆڵیان لەسەر ئەرکی خۆیان دروست دەکەن. ئەمەش هێندەی دیکە بارگرانی دارایی لەسەریان دروست کردووە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەرەداغ.